حتما ئێمەش بەشەرین. ئەخۆی چۆن بمانین خەڵک ئەخوات ئەخەوین، چۆن خەڵک ئەخەوێت، دڵخۆشە بین چۆن خەڵک دڵخۆشە، مەحزون و بێتاقەتیشە بین چۆن خەڵک مەحزون و بێتاقەتە بێت. زۆر بەڵام ڕاست. ئەرکی ئێمە قورسە، ئێمە کەشیدەکەمان سپیە، خەڵک ئەوێ بەو سپێتیە بمێنیتەوە. کاتێک من 3 مناڵی خۆم مەحروم کردووە لە پارک لە شوێنی زۆر خۆش، وەڵڵی فی سەبیل داوەکەیە و ئەزانم عەقڵێتی ئەو خەڵکە زۆربەی هەرە زۆری تەقەبولی ئەو شتە ناکات. یعنی من قەیچێکە بوو خۆم سوار ینی یاریەک بە مناڵەکانم سوارکەم بۆ خۆیان تۆزیە کەشێکی خۆش ببینن، کاکە ئێمەش ئینسانین. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانیان زۆرانبازی کردووە، باشە؟ یعنی پێشبڕکێی کردووە، تیربازی کردووە، لەگەڵ سەحابەکانە یعنی ڕاهێنانی زۆر بەهێزی کردووە بۆ جیهاد، تەنانەت لەگە خێزانی خۆیان پێشبڕکێ و ڕاکردن